بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و لە نوێترین ئەڵلقەی بەرنامەی ئاوادان بێ بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە ئەم جاران لە شارە زوور نەکەر لە شارە زوور بەڵکو لە دڵی شارە زوور لە ناوەندی شارە زوور ئەمڕۆ ئێمە لە تەپی سەفاین تەپی سەفا یەکێکە لە گوندە زۆر جوانەکانی دەڤەری شارە زوور بۆ هی وایە ئینشاءڵڵا ئەمڕۆ بەرنمەیە بکەین کە جێگای ڕەزامەندی ئێوە بێ و بەرنمەیەک بێ کە تایدا ئێوەی خۆشەویست لە بەرنمەکە ڕازی بن وە چێش لە بەرنمەکە بکەن ئەوەکو بینیتان خەریب و دەڕازەیەکیش لێمان بە بۆ هی وایە کە ئینشاءڵڵا هەم ئێمە هەم ئێوەی خۆشەویستیش سەلامەت بن. ئەمڕۆ پێکەوە لە تەپی سەفا بەسەرە بین فەرموو با پێکەوە بڕۆین بۆ ناو تەپی سەفا. کاکە حەمە سەلام عەلیکم. عەلەیکوم السەلام یاخوا بەخێر بێن سەر سەرچاو لەگەڵم برادەرانە. سوپاس دەکەین بەس تۆ لێمان عاجز نەبی و گردنمان ئازاکە لەوەی کە بەیانی زوو هەڵمان ساندی. وەڵا گردنتان ئازا بێ چونکی بۆچی من خۆشم خەڵکی لادیم زوو هەڵسم لەخەو بەڵامی تر ناکرێت شەڕی حاڵی خۆم کەم چونکی لەبەرەوە کە کەس نییە بەرزبوونان و چایمباری ئەمیش کۆمە دەم یاخوا لەشە ساغ بێ ئینشاءڵڵا ئەوەش پەیدا بێ خوا کەریمە ئینشاءڵڵا دوعایەوەت بۆ بکەین کە ئینشاءڵڵا بۆت پەیدا ببێ کە لەوانەیە کە دوعای باشەر باشی تۆ خۆی تێپاری پێ نان. کاکە حەمە با بزانین تەپی سەفا مێژوویەکی دوور و درێژی هەیە واتە دێیەکی کۆنە. تەپی سەفا ئەم تەپی سەفانە ئەم تەپی سەفا بەشەکرد تەپی سەفای خوارو تەپی سەفای خوارو باوەڕەکی تای ساوەکم بەدواشون و کرد زۆر شەکردمەوە تەپی سەفای مێژوویەکی ئەوەی نییە بڵێ لە ساڵانی ئەوە نابووە تر وەکو لە باوکم بیستەوە باوکمەوە چۆ بیستووە پشت بە پشت نازانم بەڵام ئەم تەپی سەفا لەو تەپی سەفا جێبر لە ساڵی 47 ئەم دێ ئەوەدانمەوە ئەمە تەپی سەفای سەروە ئەوش تەپی سەفای خواروە تەپی سەفای خوارو ئیتێمە هەر یەک بەرە بابوون کاتی خۆی لێرە ئەم دووبرە هاتووە تێرە دووبرەش لە دەی تەپی سەفای خوارو بۆکو حاجێر و عوسمان وەکو حاجی میشیر و حاجی مسەفا هاتوونەتە ئەم دێ لە 47 با بزانم لە ئەم بنەماڵانە لە چه عەشیرەتێک بوون. قوربان ئەم بنەماڵانە کە لێرا بوون ئێمە جافین و پێشمانانین یاروەیسیش بەشێکە لە عەشیرەتی گەورەی کڵاشیش تەمەنەوە لە ئێرانە هەیە و نازانم مەگەر معلوماتان بێزەی بەڵام ئیتر بافیرە گەورەی ئێمە بڵین لە هاتووەتە کوردستانی عێراق ئەو کاتە وەکو دنیا و ئاوادان نەبوو هاتووەتە مەنتیقەی گەرمیان بەڵکو لە خوار هینۆ دێی تازەیەوە لەوێ لە بینی بەرلو تازەدی ئالێوە نیشتەجێ بووە ئیتر دوای وردە هاتووە کەوتوتە ئەمە کوڕزاوە بوو گوتنەوەی ئەو کەوتوتە ئەم مەنتیقانەوە. جاف وەختی خۆی زۆر نیشتەجێ نەبوون ینی کۆچباریان زۆر بووە با بزانین لێرەش لە تەپی سەفا ئاوا بووە ینی یەکسەر نیشتەجێ بوون لێرە. ئەوەی کە من بیستوێتم ئەوەی کە من خۆم خوێندومەتوە جاف ینی گەڕۆک بووە بە شوێن ئاژەڵداریومە نەکراوە نا حکوومەت بۆ بتوانێت بەرووبوومی لێ وەرگێ بڵێن فەلاعات بکە نەوە سائیلیش بووە کەوا بتوانێت کاسبی بکە لەم ئەرزانە چونکە ئەرزی شارە زۆر هەموو قورسە ڕەخە زەلە قەڕامە چی چۆمانە ئیتر کابرا دوایی کە نیشتەجێ بووە بەجووت تێگا توانێتی شتێکی بەیا کردەوە بەخۆی بەڵام ئاوی زۆر بووە مەرە زیاتر کراوە زەڕات کراوە ئەولار بەڵام بەسەرنی من وەکو بیستومە لە باوکشمەوە جافێتی نەکردەوەم بافیرمان کردوێتی باپیرێ ینی باوکی باوکم و پێشتە ئەوانە جافێتیان کردو بەڵام زۆریشان وە بۆ ئیسا وەکو من بیستومەڵێن
ڕۆیشتون بۆ کوێزان هاتنە زۆڵم هەندێکیان ماونە تۆ لێرە لە دیهات تەپی سەپای خوار و دوایی هاتوونە تۆ زستانەکە وتوان ئەچون بۆ گەرمیان لێرە قوڕ بۆ حیوانیان نەژیا و ڕۆیشتون گەرمیان وشک بۆ باشتر بۆ حیوانەکانیان ئەوە باشە با بزانین ئەی بۆ بە ئێراڵەن تەپی سەفا ماناکەی چیانی بۆ ئەڵەن تەپی سەفا وڵی من زۆر دووداوە چوونەکەم بۆ دیاهاتەکان زۆریم پێی پێبرتو یا پرسیارم کردو لە خەڵکی شارەزاوە منەکە ناوی ئەوە لە شووە هاتووە دیارە تقریبا نزیگر بەڵام تەپی سەفا کە دەی خۆشمان و کە سوکاری خۆمانیوەتە تەپی سەفا تایسا کەس نازانێ بڵێ تەپی سەفا لە چی واتوە بەڵام ئەگەر تۆ تماشای جغراپی منتیقەکە و کە تماشاکەی تەپی سەفای خوارو تەبان تەپی سەفای خوارو و گردیەکە لە منتیقەیەکی دەشتابیا و سەوزدە و جوانە و دیارە سەفای ئەنی خۆشیە و گردیش ئەنی بەرزایی و ئیتر ئەگەر لە باریشابی لەوانەیە لە خۆتوەری ئەم بۆ شوونە ڕاست بێت ئەوە شوێنێکی جوانە دەرەکەوێت دەشتەکە دەرەکەوێتایە ئەوە مادام کاکە حەمە تۆ بە دوواداچوونێکی مێژوویت هەیە بازانین کە ئێرە ئاوادان کراوەتەوە ژیانیان لەسەر چی بووە ینی بە چیەوە مەشغوڵ بوون وەڵا ئێرا کە ئاودان کراوەتەوە وەکو بیستومەوە خۆشم بینیومە هەموو لەسەر فەلاعات بووە حیوانداری لێرە نەکراوەکو ئەرزم کردی حیوانداری زیاتر لە شوێنی وشکانەکان نەکرێت چونکی بۆ حیوان ناسکە قڕوشی و شەخ ئەمانە بەڵام وڵاغداری کرا وڵاغ بۆ شوێنی وڵاغ بۆ لێرە ئیتر هەر فەلاعات بۆ جووت و گابەوە تاوەکو بەفکرمێ لە 63 بوو شتێکی وایەوەیسا نووسیومەوە ڕسمەکەشمان هەیە مامۆستا بەریادی بەخێر مامۆستا مەلا کەرمی لێرە فەقێ بوو جا ڕسمەکەمان هەیە بەیەکۆ لە 63 باوکم و یعنی حاجم شیر و حاجم سەپام تراکتۆریکان هاوڕ لێرە پیانەوە مۆلین ئەم تایەکەی ئاسنە ئەوە خۆم دیم ئیتر هەر بە فەلاعات بووە وردە وردە هەر بە فەلاعات ژیاوە و ئیتر وڵاغداری بوو ئەوانە حەمە با بزانین باسی جووت و گاو ئەوانەت کرد ئەم دەستی شارە زورەش دەشتێکی پان و بەرین و ئەوانەیە چۆن بەگا ینی جووت کراوە ینی چۆن لە بنە هاتووە ینی فریاکەوتون بە داست بیدورنەوە توزانم ئەوە بکەن ئەگەر باسەکەی لەوانەیە خەڵکی جیلێکی زان وانییە بەڵام من بە فکرمێ کابرایەک تەغارێک گەرمێ هەندە تەنەکە گەرمیەکە دادوتن دوو تەغاری ئەکرد تەماشای خۆی بەتەنەی دووریوە بەڵام یەکشی تر بوو ئەمە سەبری گەرەک بوو ئەم جار زۆر مەشغوڵ نەبوو خەڵکی ئەو ساش ئازا بوو جا عادەتەن ئەگەردی بێتان من دیومە کە گەرمەکە نەدووریەوە تۆ خەرمانێکیان دروست کردو وردەوردە تاوەکو دوای گەریە لەسەر بکەنەوەمانە ئاویان داوە ژەر خەرمانەکە پیاون تۆی هین ئاوێژە ئیتر دوای گەریان کردو زەری گەنمی ئەو دەن کە گەنمەست سەوز بۆ تۆ باوەڕەکەی خەریک بوو ئامنە بەرزە بۆ ئەنجە خەرمانەکەڵەگیرە ئیتر با نەبوو وەسائل نەبوو چەند جار بیکوتەوە ئەمە وردە کوتەوە مە خەرچەیە و نازانم چی و دوای تاوەکو بای ئەرێ وڵای بۆ زەحمەتەوە وڵای خەڵکی و سازی هەمە ئەڵێن شارە زوور وەختی خۆی ئەچێک بۆ لەو شوێنانەی کە لە منتیقی پێنجێنەوە لە منتیقی شار باژێڕەوە جاری وایە لە شوێنی دیکەوە هاتوون سەپانیان کردووە لێرە ینی خەڵک هاتووە ماوەیەکی زۆر لێرە ماوەتەوە و ئیشی کردووە و دوای کە خەلەو خەرمان تەواو بۆ ئەنجا ڕۆشتۆتەوە وڵی خۆمەزانچی بایمە هەموو کوردستان مڵکی خۆمانە هەومان با بە پیرمە کە سوکارمان لە گەرمیان و کوێستان هەموو خەزم بەڵامەکو شارە زوور بە تایبەتیە منتیقە تەماشاکەی لە گەرمیان ئەوسا سونوکولە بووە ئەگەر سونوکولە بەهاتا لە شار لە گەرمیانە ئەوە مفلیسە بوو ئەها ڕوویەک لە شارە زوور تۆ سون گەنمەکەی بخوادای زڕاتەکەتە کرد چاڵتوکەتە کرد بای مەتەماتەکەتە کرد شتی تر تەکە پێژای ئیتر لە ئێرانی شە باوەڕەکە ئێران زوربەی من بە فکرمە ئەمانەی خەڵکی ئەم دێ ئێمە کاچەند بازێکی لێرانیە خەڵکی دەرەکەی واتە دەمەوی واتە دزلی واتە ڕزاوی واتە بەخوا خەڵکی دێهاتەکانی ئێرانی تۆ کۆمەگەرەی واتە پایگەلانی تایە ئیتر ئەمانە هەموو ئێران گشتی لەوە بۆ هاتووە وەرە ژیان هاوڵیەتی وەرە لە ئێرانی شتە جێ بووە بەڵام وردەوردەوای لە هاتووە ئیتر بوو بە خەڵکی ئەیراو سەبارەت بە باوکی ڕەحمەتیت کە تەوا حاجی بۆ حاجی بشیر با بزانین بەبیرت دێکە چۆ بۆ حەج چۆن چوو بە حەج وەڵی بە فکرمیە لە شەسەکانە بوو چوو بە حەج نە لە پەنجاکانە بوو چونکی پێش هێن بۆ هاتنی زەعیم سیە خۆماڵ وێرانی وەمانە
دەخڵێت تۆزیێت تێسەر لەو کاتە خەڵک بیشی وایە نێوێرە بچە بۆ عتاد و ماڵ نێدیەکە نەسوتایە ماڵکاڵنە وایە باوکم لە پەنجاکانە چوو بۆ حەج لە 56 بوو 57 بوو چوو بۆ حەج هاتۆ بۆ یەکەم جار و دانیشتوین باسە کردیا ئەو کات حرمەتیش بوو حاجی هاتۆ لە حەج و خەڵکەش و بۆ لایەمانە منش دانیشتوم گوێم لێ بوو یەکەم وەجبەی حاجی بوو لە عێراق و بە تارە بڕا بۆ جدە ینی ئەو یان ئاوتیان بە تارە ڕۆشتندا و بە سەر ڕۆی خەڵک لەوە پێشوتیارە وەڵا بە تارە ڕۆشتن هەتا خوافیکە پیاوە لێ پرسی وتی حاجی مشیر داروشتە بین نەخۆر کوور وتی نەوەڵە خانوشم نەوێنی من لە کوابووین بەدار وتی ئەی شنێکیان وتی 6 ناریان لێ سندوم لە مەغا ڕۆشن بۆ جدە ئامۆ ئەوە تارە ئەوە ڕۆیشتون ئیتر ئەرەوەڵا بەفکرمێکە ڕۆی و دوای کە هاتووە پێشەوە کە بێتەوە ڕۆشن دەوری هەفتەیە لە بەقا بوون کەیەتەوە و کەی داڵەزێەوە کورێ باز ناکرد ئەرەوەڵا حاجیە بۆ خۆ عافیگە زۆر ڕەفیقی باوکم مەزار ڕەحمەت لە پیاوێکی مسڵمان بوو ئەیوو حاجی مشیر ئەتەزنە ئەم تەسبیحانە بەش ناکات دەوری پێش مزگەوتی گەورە تەسبیح بینە بازێ بسێن خۆشەویستان کە دەگوترێت تەپی سەفا هەڵبەت دوو تەپی سەفا هەیە تەپی سەفای سەرو لەگەڵ تەپی سەفای خوارو ئەمڕۆ ئێمە ئەوەی کە بەرنامەی ئاوادان بێ هاتووە بۆ ئەم ئەڵقەیە تەپی سەفای سەرووە بۆ هیوایە کە ئینشاءڵڵا ئێوە چێژ لە بەرنامەکە بکەن چکە بە دڵنیاییەوە تەپی سەفا هەم تەپی سەفای سەرو هەم تەپی سەفای خوارو دوو گوند یاخود دوو ئاوایی زۆر خۆشن دوو ئاواین مەگەر چۆنها ئەگەرنا بەردەوام سەوزن دەوروبەریان سەوزە تەمە ناکەن کە خۆی پەروەردگار بەرەکەتی خۆی بڕژێنە بەسەر ئاوایی تەپی سەفا و واروەها باقی گوندەکانی کوردستان ببورێ دەزانم لەسەر سەفەری بەڵام ئەم سەلیقە جوانم بینی لەم ناوماڵە تۆ پێم بڵێ مە سەلیقی خۆتە؟ بەڵێ باشە بۆ لە ناو حەوشەکە ئاوە ئەم شتە جوان ئەم شتە ناسک و جوانەوە دروست کردووە وڵی خۆ ئەم شتە جوانە بۆ زیاتر بۆ حەوشە جوانە بۆ دەروی حەوشە ناوێت ئێستا کابراکەم ینی بەڕێزێکی وەک تۆ یێتە ئێرە سەردانی ئێرە ئەکات شتەکە جوانیەکە لە حەوشەکایە ئێستا من لە دەرۆ دروستی کەم لە دەرۆ شتێکی ترە تۆ پێم بڵێ بە چی و چی دروست کردووە وەڵام هەر بە بچیمەندۆ بە بەرد ئیتر ئاوا تۆزیە دەستکاریشتمان کردەوە جوانکاری و ناشتانە تۆ پێم بڵێ ئەمە شتێک هەبووە پێشتر لە بەردەمی خۆت داینی بڵێ ئەمە دروستەکەم یا هەر کە لە کاتی ئیشکردنە چی بۆ هاتوێ ئەوە دروست کرد وەڵام فکرم بۆ هاتووە بەڵێ فکرم بۆاتیان لە چ شوێنەکانی تەرە هاتووە بە خەیاڵمە ئەیتی دوای ڕۆشتم لە چەند شوێنە ئەم بەردانم هاوردو دەست ئیشم کردی بەردەکانی کوێن وەڵا بەردەکان هەنی دەوری منتیقی هاوارە هەنی منتیقی هەورامانی خۆمانە ئیتر ئەم لەم ناوە کۆم کردەوە بەردەکان شکڵەکەت هینە لە گوندێکە چێ چونکە مزگەوتیشی تایە چۆن ئاوا مزگەوتیش لەگەڵا دروست کرد وڵی خۆی جوانەکە بە مزگەوتەکەەوەیە یعنی تۆ ئەگەر لادی مزگەوتی تانەیە ئەوە تر هەر جوان دەرناچێت تۆ پێم بڵێ لە ماڵەوە خێزانە چەندێ هاوکارە وڵا ئەوش هاوکارمارە وڵا ینی تۆ بڵێن لاس من بڵێم هەر ئیشی خۆمە ئەو جوانی ئەو حەدیقە و شوێنانی ترە ئەوی شتایە ئەی پاراستنی تا چەند ئەمە بۆ پاراستنیشی ئەبێ بیپارێزی جارجارە تەعمیری کەیتەوە وڵا ئەمە ینی ساڵانە تۆ خۆمەوەی تەکەوت لە جارە لە چەند شوێنێکی ئاوا وکو تەقێن دەستکاریکەکەمەوە ئەتە قۆ زانی عەرزوز ئەتەقیە داری خانی خۆشوانە تەقی نەگەوە ئەدی ساکاوەتانی دەستکاریەکەمتر وە نایڵم کەواشتەکە کۆن بێت و بەتەقی و ئەوەی لێبێتە تۆ پێچە حەزێکی کەلەپوریت هەبێ یان نیشتی حەزل لەشتی کەلەپوری وڵی خۆی لە ڕاستە ئیساکە ئەو شتانە کە ینی ئەوەنە خەڵک ینی بەلای شوێنە کۆنەکانە ئەگەڕێتەوە بەلایشتی تازە ناگەڕێتەوە ینی ساکە تو سێرکە کابرا ئەڕۆتەوە بۆن من لە زستانە لای سۆبەی دارەدا ئەنیشێت لە خانووی دارەدا ئەنیشێت لە کۆمەلەشتا ئێستا بۆن من ئەوە خانووی دارە سۆبەی تایە ئەوە نزانان لێوێدا ئەنیش لێوە کەمتر داهێنشی زۆر باشە هەستەکەم کورسەکانی کە دروستی شتان کردووە بە هینە هەر لە تەختەوە ئەوانە هەر پێچی خۆتان دروستان کرد ئەرە وەڵاوە دەستکردی خۆمانەوە زیاتر کوڕێکم لێرایە ئەتەر ئەو حەزی لێتی و ئەتی دیارە ئەوش هەر کوڕی باوکێتی بۆ گەورە ئاوەدانی کاماڵتان و ئینشاڵڵا هەر بە خۆشی تایدانی قوربان و سوپاسەکەم بەخێر بن یاخۆ
سلام علیکم. عليك السلام. کاک علی تۆ حیواناری وانە؟ بله بزنیش و مەڕشت هەیە. بله بله بزني ميماهي. کاک علی لە چۆ ئێوە دێن بم من ئەزام کە تۆ جەنابەت خەڵکی تەپی سەفانی لە شوێنی ترەوە هاتووی بەس لە چۆ ئێوە دێن بۆ ئەم منتیقەیە؟ والله يا راسي كواترين. بله. یعنی لە کوێ لەوە ڕەبێ ئەبێ بچن بۆ ئەبێ ساڵان ئەچوین بۆ پێنجوێن ئیمساڵ لەوەڕ هەیە نەچوین. بله. یعنی بەتەمان هەتا زستان لێرە بمێنەوە. هەتا پاییز دەیدەن تێ پاییز ئەچین بۆ جۆڵەکان بۆ کەژەکان. زۆر باشە. ئەی کەی ئەچن بۆ ئەم منتیقەی گەرمیانە؟ والله تێ ساڵی ئەچین ساڵی هەیە ناچین. ئارە والله. کاک علی یعنی حیواناری ئەوەنە دەتوانین بڵێن دەتوانێت ژیان بەڕێوە بەرێت تاکو ئەوە بەدوای کەویت و ژیانی خۆتی هەمووی بۆ تەرخانکەی. والله ئیمساڵ باش و بەس ساڵان باش نەو ساڵان وشکە ساڵی بوو لەوەڕنەوەی تر هەچێکی دەستەکە ئۆیدا ئالکو و چت کاوچت بۆ خۆی. کاگەلی ڕەنگە ئێستا بۆ تۆ بۆ خۆت ڕاهاتبی لەگەڵ ئەم بارودۆخێ بەس ئەی مناڵەکان ڕاهاتون؟ بەڵێ بەڵێ. ئەم ژیانیان پێ خۆشە؟ ناوەڵا پێیان ناخۆش. ئارەوەڵا ناکرێ بۆیان تاقە بێتاقەتن. باشە با بزانم تۆ مناڵەکان ئەم کۆچ و کۆچبارە زیان لە خوێندنیان ناداتوان بخوێنن؟ وڵا لە خوێندن داکەوتن بارجێکیان. ئارەوە خوێندنیان وازیان لێ. ئەی تۆ پێم بڵێ بەروبووم و سکوزای حیوان ئەمساڵ چۆن؟ وڵا باش بوو لەخوا بەزیێ باش بوو. باشە ئێوە ئێستا لێرە بەس هەم مێ بڵێن باوە بڵێن وەکو بزن و مەسەلەن مەڕەکانیش هەر ئیشتانەوەیە کە بەخێویانکەن و بیان لەوەڕێن یا بۆ نمونە بەروبوومیشان هەیە بەروبوومەکەشان بەتۆ لیانە فرۆشین لیان گلێ دەینەوە بۆ ناوی تر ئێوە بەروبوومەکەی چیرێکن هەر شیر و ماستە؟ شیر و ماسی نییە هێنێمە بەس بەرخە و کارەکە هەیە. ینی بەرخەکە و کارەکە هەر لەگەڵ هینەکان لەگەڵ ڕانەکەیە. ئەی فرۆشینەوەی دەینە سەرفیەکەین بۆ ماڵ و مناڵ و بۆ خۆی و ئاوە. ئەی ژیانیش هەر ئاوا ینی لەم خێمە و لایلۆن هەیە. ئەڵا ساڵی ئەچینە خانە ئەچینە خانی ماڵان هەیە لە خۆی ها لە شاران چۆ بۆ شارن لە لادێوان خانی هەیە ئەچینە خانک. تۆ بۆ خۆ تا چەند لەم ژیانە ڕازی؟ والله من لێ ڕازی بەس ناڵ تااقەتی بێتاقەتە بۆ ئارەواڵە لێشتان ساغ بێ. کاک علی تۆ پێم بڵێ ئەنجومەنی مختاری کوێخای چیت؟ تەبان مختاری ئەنجومنیشی پێ وترێ و جاران کوێخاش ئەو دەورەیە بی. بەڵێ سەر هەمان شتەیسش. باشە کاک علی ئەم مختار و ئەنجومەنە ئیشی چییە؟ والله ئیشکاری خەڵکی جێگە بێ مەقابل. تۆ بێت چیان بۆ بکەی؟ والله هەر ئیشێکی ئەم دێ بێت لە ڕووی فەلاعەت لە ڕووی خوانەخواسە کێشەیەکی ناو دێ بێ ئەمانە هەر شتێک مشکلی ڕووکاتە ئەم دێ ڕۆکاتە من. ینی بۆ نمونە گە سەر ئاو ئەوانش بێتەدا هەمووی من میراوەگرم سەر ئاو ئایدێ من جۆماڵ من ئەیکەم لەگەڵ فەلاعەکانی نەکەر ئێرە بەخوا خۆماڵ و تازەتێش. زۆر باشە با بزانم تەپی سەفای سەرو لە ڕووی ئیداریەوە سەر بە کام ناحیانە سیروانی لێ نزیکە و خورماڵیشی نزیک خورماڵی قوربان بەڵێ. باشە کاک علی با بزانم کللتوری هەورامان زۆر لێتان نزیکە ئەوەی تر ئاوا ڕۆیت ئەوە ئەبێ بە خورماڵ و سوزانم ئەوە بێ بە منتیقی ئاڵام پێەوە ئاوا بۆ لای زەردە هاڵ و ئەوانە با بزانم تا چەند کللتورەکەتان تێکەڵ بووە؟ وڵی تێکەڵش خازمان هەیە لەگەڵیانە تێکەڵی ئەوەی ناسیامە ئێمە لەگەڵ خورماڵ هەیە لەوانە لەگەڵ هەڵبژێ و سیروانە نەوێت. ئێستا تۆ هەورە مێزانیانە؟ وڵانە بەس تێگە مەزانم قسەی پێ بکەم. باشە کاک علی تۆ لەم دیا بۆ خۆت بە چی مەشغوڵی جگەل لە وەزیفە هینەکەدەوەی کە پێڵم مختاری یا مەسەلەن ئەنجومەنی جگەلەوە ئیشی تر چیەکەی؟ بەس فەلاعەت فەلاحەت کاڵی فەلاحەت ینی زرعات ئەگرێتەوە توزانم وشکەدان ئەگرێتەوە چیەکەی؟ پێش ئەم وەزانێمە کاتی خۆی زیاتی لێرە تووتن و پەموو بسە زۆرەکرا ئەمە لە کاتی گرانەکە ئەمانەکە بەڵام ئێستا دوای ئەوە نەما ئێستاکی هەر کەس بۆ خۆی بەخوا منوێ لەوانی لەم دەست وەزی فەلاعەتەکەم ئێتا خەڵک ئەوەنە ئەکا بۆ خۆی بیخوا زیاتر نییە بۆ فرۆشتن زۆر بەکەمی ئەکرێ. بەڵام من سواز بەخوای گەورە تەماتێکی باشم کردە پیازی زۆرم کردە بامیەک بەڵا دەرەجەی یەکەم بامیم کەم کردە
هێنایەتە زیاتر تەماتە و پیاز نجیاو کردی ئەی با بزانم لە وشکەدانە گەنم جۆ چیت کردو گەلم کردو قوربان دێکە بۆ خۆی تەپی سەفا دەڕاستی تیابی دوورێت نه والله خواربوانی یا عربە یا خەڵکی منتیقی گەرمیان بمان درۆینەکەن جاری وە بەداخۆ من فریان نەکەوتم پێشتر وازانم هێنتان شتێ پێش من هەنێ یەک دوو ڕۆژێک پێش ئەوەی کە من بێم وازانم دەڕاستی لێ بۆ لێرە خەڵکەمان لەوەرە کۆ ناوێتم خەڵکی مەغژووی دەڕاستی خەڵک ترسی ئاگری هەیە ترسی گولەیەکی خۆ نەخواسە ترسی زەلامێکم ناوەڵ مەزمی بڵم هیچگەرەخۆ ترسی وەی کابرا جگەرێکم ناڵێ فڕێ بەتە ناو گەرمەکە هەمووی بسووتێ وەکو کانی بەردینەما لێ بێت کاکعلی پار کا ئەندازەیە خۆشەویست بوو کوردەواری ئەڵێ هەشتێک کە زۆر بۆی گۆ ئەڵێ وەکو کاوایە بەڵام پار و پێرار وشکە ساڵی بوو ینی جوێنێ کاوەزام هزار خواجوستماندا بە 16 بە حەڤە با بزانم ئەم ساڵ کاک بێ قیمەت بووە کۆ نەکراوەت ناکۆ ناوەڵا هەمی لە جارەکە نەکەوتە کەس کوێ ناکەوت ئەی ئەو قەرسەڵوشتە هەر ئاوا لێگەڕن لەوێ کام ئەمە وڵا لەبەر خاتی حیوان ئێستا نایشتن بەڵام گەی دەمە پاییس ئیتر کازایمان ئایسپێن لەبەر خاتیەوە ئەگەر لە ئەزەکە مێنێتەوە گەرمەکەی دوایی تووشی نەخۆشی دەکات بڕشتی گەرمی ئەم ساڵ چۆن بکات بەخوای گەورە زۆر باش لەم دەشتی شارە زورێت بڕشت چۆنە ینی یەک و چەندێ بڕێ واللهی من خۆم بۆ خەمها سەتری ئەم ڕۆنەکان هەیە خواگایوا لەی 6 ئەو ئەزێکەی سە حیوانەکانی تیا بوو 6 سەترم پیا کردە زەکەی 20 فەردەگەرمی تیا بوو خی گەورە بەرەکەتداریکە ئینشاءڵە زیاتر دەیەکە بە خۆی حیوانی نییەوە ئێوە ڕێگادن خەڵکی تر بێ بۆ مناوەڵە حیواندار هێرە هەروەیەکی ئەوەی تااقەتی بێت مانگایە دوو مانگە هێتەوە هەموو دیاکە هەموو دەمانێت چوار پێش ماڵی بەخوا وڵاخشی کەس نیستی هەر وازانم تەبی سەفار بخۆیان لەگەڵ لە ئەوڵەوە هەر لەگەڵ ئاژەڵداری نەبوون نازە قوربان پێشغانێکی تیا بوو لێرەیت نەما شارە زوور بۆ حیوان ناشێ لە زووسانە شارە زوور بەس بۆ هاوین باشە بەڵام گەرمیان ئەتوانێت زووسان و هاوین وکوێ گویا بەڵام لە شارە زوور حیوان قڕە دەناشێتیایە کاکعلی ئەم دیانەی دەور و پشتان چۆ ناوەکانیمان پێ بخۆش ئەمە تەپی سەفای خوارووە ئەمە لە سەرمان کوڵکنیە ئەوە ئەو کوڵکنیە ئەمە تازە دێیە ئەم دیۆمان شەشکە سەرتومان خێڵی حەمەیە ئەم دیانی ئەمە پیرمان ڕۆ قبل ئەمە بەشار هەردوو بەشارەتە من لە پێشەکی بەرنامەکە وتم تەپی سەفا کەم وایە سەوزی لێ ببڕێ بە بەردەوامی سەوزە نازانم ینی ئەو سەوزیە هۆکارەکەی چییە ئەوەیە کە ئاوی باشی هەیە قوربانیان ئاوی باشی هەیە خەڵکەکەیشی هەر حەزی لەم گوڵ گوزارە هەیە بۆ خۆی دایم ئەگە ئەویشنەوە دینەمە ئاوێدا ناڵە سەوزای لێ بگوڕێت پێم بڵێ بزانم ئاوی زەڵمتان بۆ دێ ئاوی گەنجانی خورماڵتان بۆ دێ ئاوی ئەم ئاوی گەنجانە ئەوەی مزگەوتی خورماڵە ئیتر نازانین لەژە ئەو کەژەوتی لەژە مزگەوتی خورماڵە ئیتر بە قورئان هاویەکی ئەڵێ هیچ زیێبارە مەگەر خوا بزانێ بخوا کاکعلی با بزانم جگە لەو ئاوە ئێوە سەرچاوی ئاو کانیشتی واتان هەیە قوربانگە ئەمە سیسیلەیە کانیا ئاڕۆ بەرەو خوار ئەم کانیانمان هەیە بەڵام بەخوا پاور پێرە لە وشکە ساڵەکە تۆزێک کەمی کردو من خۆمان بۆ خۆمان ئەوەتەی من ئەوەزان پێگر ئەم ئەزان لە پشتۆی خۆمانە تای ساکی وەکو ئەو کوڕێنە بووم مناوتر بووم هەر ئەزی خۆمان هەر لەم کانیمە ئەومان خواردوەوە بەڵام پار تقریبا هەفتەی وشکی کرد یەکێ لە هینەکانی تۆ لەو گرفتانی سەرقاڵت دەکاوەیە جاروایە دێکە کێشەیەکی هەیە جاروای کێشەی کۆمەڵایەتیە لەگەڵ یا مەسەرەن کێشەی سنوور و لەسەر زرعات و لەسەر سنوور و نێوان و نازم ئەلەم بابەتانە لەمانەت هەیە ئەسپا بە خۆی هیچ کێشێکمان نیمان لەخوا بەزیای مەگەر ناخۆمانە مەسەلەی ئەوەبانی ئاوەکری بەسەر کابراایتێ مناڵە گەڕوا لە سەرکێت ئاوەکە گرێ مەگەر ئەوەی بکرێەوە سەر لایتە لەخوا بەزای کێشەمان دی خوانە خۆ لێشان ئەمانە ڕووگوزار ناومانە ئەوە یەکێکیش لە مشکلەکان سەر ئاوە با بزانم ئاوەکە بە شێواکە کە سەران بۆ دانێنیا بێ بەسەرە بێ خوا خەزابخان ئێمە ئەگەر هاتوو ئەوەکەمان کەمی کرد ئێمە تقریبا 67 فەلاعین ئەم 67 فەلاعە 36 ساعت ئەومان هەیە ینی لە تازە دێ 24 ساعتی هەیە خورماڵ 24 ساعتی ئێمە فەلاعمان زیاترە 38 ساعتمان هەیە جایتر ئەگەر هاتو کەوتنێت تەنگانە ئەو کاتە ئێمە ئاوی خۆمانەگەن میرایی بۆگرن ئاوی خۆمانەکەن بەسەر لێرە بۆ نمونەسا ئاوەکە گەر زۆر ئەیکەنە دوو بەشە بەشی ئەنێنین بۆ خواری دە بەشی لەم سەیدەوە ئەیکا بەڵام فەلاعەدا ئێمە زۆر کەمە کرێ مەگەر باخوا ئەمانە بڵم باشە بۆ زرعات ناکرێ خۆمە ئەوە باشتان هەیە بۆ نیکە نایکە گەنجی مرۆ نایکە گەنجی مرۆ کەی فەلاعەت بەخوای چین ئێمە نێمێنە کەس فەلاعەت ناکات پێم بڵێ ئێستا تۆ بەشی خۆشت بەشی ماڵەوە تەمات و خیار دوور نەکەی باشە خۆم من کردووە بەڵام کوڕەکەی من نایکات ئەوە مشکلەکە هەلەوە ئێستا نەخسا لەخۆ ئیتر کوێی کات لێ فەلاعەت وەکو مناڵ وایە ئەبێت دایم دەست ناوێ پەروەردەی بکەیت هیچ شی نازانم بەخوا
بابزانین حکوومەت تا چەند هاوکارتان بۆ لەوەی کە توزانمە هەندێک شتی ئەساسیتان بۆ دابین کە هیچ نەبێ بۆی خەڵکەکە لە دەیەکە بمێنێ و چۆڵی نەکە والله حكومة أم مالانه بكرين مسؤول في أقار خانوانا زمان الدكتور برهم أبو أم خانوانا كرتو مسؤولية ما كان إجا أوجوا أم مشروع حش هم مشتك من خاصة خانة ماني مكتب ماني أو مال خرمال كونكريت تا سري الكواب يصابوني تا أبي كونكريت كذا غير أول أبوي أم دوسي هم يوشكبوا والله خلنا زي بكرني إم الحمد لله وتد ديكش كرتبها أي بابزانم ما مصا عيني تانية بالله بس تبي صفاي خوالو لا تبي صفاي خوارو تبي صفاي خوارو نجي جمعي تاكري وتاري تاكري ليرج وتار دري هذا كان هي أنا لا والله ما مساكي خوتاني على شوني ترى بوتاني تبي صفاي خوالو تبي صفاي خوارو ولا ما خلكي بيه زور باشا أي خلقك بزين لقل دين داريات شونن سواز بخواي قبل سواز بخواي قبل باشين الحمد لله بخوا شكا أوتي أمدي هي الأوي كلام بيني وكو كاجا حما فالموتي لا شلو حوتو أمدي أنا من ما مسا ملا شيء عزيز يتدواي أول كمالي ملا إيراني أما أنا حتى إسقي ما جمع ما فوتها بسوالن ما مسا شي عزيزي بارزان ما ويقلير أبو والله لا أبو من ألبوم أو كراك أو من أذان وبينمتي ما مسا ملا شيء عزيز بيني ومن جاء قصير قالها كردم من ألبوم أيدواندم لو ما مسا بنا وبانغاني ترشي تر لير أبو ما مسا ملا سنجمدين ما سنة جمدين جلير أبو لا والله شوار ده صل ملا إرهاوش بس ما مسا جي تري شكل ما مسا ملا معرف أو بلا تبي صفاي خوال وما مسا يعني الله دبروا أوتوماتيكي خصوصا دواء يعني مشروعي وأمانة يعني الله دبروا يعني الله والله تبي صفاي خوال ولا يمني هو تو بين بالله بابزان ديك الروشكور رولا أودانيان رولا تشوليا سواز بو خو والله ما وي خلق دورة كوتو ليس ورد خلق حزي لك أبيتو أو إن كان جانا كمال كان جان هاورد ديالك يا خالو الشارع جرانا أخي خب أو أخر مال أو السيروان أو هلا بجي خزور نزيكا يعني قنعني أم شو أنا بجيب يلي ما أنا عايز كده فروش روش بو مالوان اللي يا ابو دي كاين يا ابو شغله كاين تجيبو هلا بجي تازة اخر اوير من دي بندي بخو اوش مان هي شو أنا سوزو كاكا قربان يان كره كان جان هاورد يك اساي يك بوليس هيا كب يجيكم مغجوله كبره خوجنا كي مازو خوجنا كي باقي كوت ناشر بدو كره كان كبير اوي زادي شيء ما او ثاني كاكا سركوچونيت باش قربانك باشي ساوەکەمی بەخێر بێ خۆ تۆ دانیشتووی تەپی سەفای سەروی دوانە بەڵێ باشە تەپی سەفات پێ خۆشە زۆریش باشە لە تەپی سەفا تەمان لێرە لادێ تا چەند سەرۆکار لەگەڵ ئیشی لادەیە هەیە وڵای سەرکار ئەمە زیاتر بە فەلاحەتەوە مەشغوڵە باشە فەلاحەت بابزانم تۆ لەناو فەلاحەتە چ ئیشیکانت ئەندازەیەک پێ خۆشە وڵای گوزانی فەلاحەت بەخوایەتی خۆش نیە بەڵام ناشاریە ئەمە دەستمانداتیە ینی دەزانم کە گەنج فەلاحەتی پێ خۆش نییە بەڵام ئیشێک تا ئیشێک جیاوازی هەیە بازانم هیچ کەم لەو ئیشانەی کاکرێ چ زرعات بێ چ فەلاحەتی دەغڵودان بێ کامیان ئەندازەیەک پێ خۆشە ئاسانترە بۆ فەلاح هیچ هەرکێکی نیە بە سەشانەوە ئەوەی پێ بەکی نەکرێت ینی بە دەڕاستەیەکرێت تۆ بابزانم ئێستا بە مەچینە ئەتوانی جووت بکەیت بڵێ ئەتوانی تۆ بچێنی بڵێ من بەبەسمەوە نییە کە تۆ بەهی نەچێنن ئەمە ئێستا تابع هەیە ینی مەکاین هەیە بۆ چاندن بەس ئەگەر بتێ بە دەست بیچێنی دەتوانانی بەدەست بەڵێ بەڵێ هیچ کێشەیەکمانە لەگەڵەوە دەبێت کە خەریکین ئەی ئێستا مەسەلە تۆ ماشەڵە جسمێکی جوانە هەیە ئەم پێم بەڵام جسمت چۆن دروست کردووە وڵای دەمێک کە خەریکی یاری ئاسنین وە وەکو بزانی یاریزانی هێزی لەشین هەرە شادەی عێراقمان هەیە هی کوردستانیش باش خۆ تەپی سەفا قاعی لێ نییە چۆن یاریەکەی بەڵێ بۆ خۆرماڵەچین لەوێ یاریەکەین کەواتە تۆ بێ لانی کەم هەموو شوێک بچی بۆ خوورماڵ بەڵێ بێ هەموو شوێ خەریکی بیت ئەرەوەڵا وتت یاری ئاسنەکەی وەنیە بەڵێ یاری ئاسن لەش جوانی و هێز هەیە وەنیە دوو نوعی هەیەکیان هی یاری هێزی لەشێکیان هی لە جوانیە ئێتشکە من حەزیان لێبێ ئەتوانی بەوە هەوڵ بدەیت تۆ چەندێکا بێ خەریکی ئەم یارییت من نزیکەی 2 ساڵ و نیوە 2 ساڵ و نیو تۆ هەر یاریەکەکە ینی یاخود گرنگیشت داوە بە و ڕژەمە خۆراکی کە مەسەن خواردنان ئەو ژەمە خۆراکانی کەی خۆیت یا هەر کەسێک یاری ئاسنگا بێ گرنگی بە ژەمە خۆراکان بدە ینی ئەوە لەش دروست دەکات ینی ئەگەر ئەوە نەکەی لەش ئەسووتێنیت بۆ بێ خۆراکی دێتێ زوو زوو
ئەی بابزانم سەرۆکار لەگەڵ پڕۆتینە خۆی وڵا بەیەکیت چونکەوە یاریکردێ بیخوا چونکەەوە تەواوکەری خۆراکەکانە بێ بەکاری بێنیت ئەی لەنا خۆراکە گرنگی بە چ جۆرە خۆراکە وڵای خۆراکەکان زیاتر ئەوانەی کە یاریەکەن سنگی مرێژ چاکە پرۆتین بە تەواوکەری خۆراکان چاکە ینی گۆشتی حیوان بابزان زۆر هەیە بۆ ئەو کەسانی یاریەکەن بابزانم تا چەند ئەو هێزەی کە هەتا بۆ لادێ بەکاری دێنی بۆ ئیشی لادێ وڵی ئەمە ئیشی لادی ئەوەی دروست کردووە وەڵە ینی ئەوەنە ئیش و کارمان کردم هێزە دروست بوو ئێستا مەسەرم بۆ منە فەردەگەرمێک لە ڕەنگە جاریوا سێ تەنەکە چوار تەنەکە ببێ مەجبورت هێزت دەوێ مەسەن جاری وا گاستنێکە بەستی لە تراکتۆرێک هێزی دەوێ ینی هەر ئیشێکەوە ئیگری تا چەند ئەوە هاوکاری توی کردو بۆ ئەوی کە ئیشەکانت بۆ ئاسان آخر پێشت کەوتم سەرەتا من پێم وتی ئەو هێزە ئەوەی دروست کردووە کە ئێستا بین و یاریزانێکی عێراقیان بین و یاریزانێکی کوردستان تۆ هەر بە خۆدۆکو یاریزان و بە بڵێن فێرخواز یاریەکە یاخود با بڵین کورس بۆ خەڵکی تریژە نووسێت نا منوەکو یاریزان یاریکە مامۆستامێ خۆم بڵێ بەڵام ئەتوانم ساش قاعەیە دانێ ئەو شادانی توانێ قاعدانی کەواتە ئەدی ئێستا لە خورماڵ قاعشتی باشەیە بۆی کە گەنجە بێ لانێکم وەکو تۆ لەشی جوان بێ بەڵێ بەڵێ لە خورماڵ دوو قاعە لێو یاریزانی باشیشمان هەیە تەپی سەفات پێخۆشە زۆر بەڵێ بابزانم هۆکارەکەی چی ینی هەر ئەوەیە کە لێرە لە دایک بووی یاخو شتێک هەیە بە ئێرەتەوە ئەبەستێتەوە ینی حبێکی زۆر ینی خۆشەویستێکی زۆرت بۆ گوندەکەت هەیە وەڵا هۆکارەکە یەک سروشتەکەیەتی زۆر خۆشە دووەمیش خەڵکەکەیەتی لەخوا بەزێ بێ زۆر باشە یانم دوو هۆکاری منی هێڵاتەوە تا ئێستا منم بەهانێ هاتم وتم ئەگەر وا بە تەفی سەفا چۆڵە کەس دیار نییە ئیوەیە کە من بەیانی زوو هاتم ژیان گۆڕاوە خەڵگە سەر لە دێش درەنگ کەڵەستێ وەڵا ئەوەشی تایەوەشی گەنجیشی زۆرتیان نەماوە ئێستا هەمووی زۆربەی لە دەرەوەی شکات لە دەرەوەی وڵاتن هەیە لە سلێمانی هەیە لە هەولێرە گەنجەکانی ئەوەشی ماوەتەوە خەریکی فەلاحەتە زۆر باشە دادا ئەمینە سەلام عەلەیکم عەلەیکە سەلام و سەرچاو بەخێر بێنە یانخوا خۆت بە خەڵکی تەپی سەفا ئازانی بەڵێ هەرە وەڵا ئازا ساڵی تر دەشتم هەروە زارمە لە گردی سەفا باشە تۆ پێم بڵێ مناڵی و مێرمنداڵی لێرە بووە یا هەر لێرە شوت کردووە لێ مەناڵی لێرە نەبووم لێرە نەبووی بەڵێ من خۆم عەبابەی لێیم خەڵکی عەبابەی لێ دوای هاتووی بەڵێ هاوسەرگیریمان کرد هاتوومەتە شارە زۆر تۆ پێم بڵێ ئێستا تا چەند لە نێوانی عەبابەی لێ و لە نێوانی تەپی سەفایە کامیان زۆر بە هینی خۆتەزانی ئێستا من چونکە لێرەم و مناڵم لێرە بوو هەر خۆم بە ئێرە ئەزانم بەڵێ عەبابەی لێیم لە ئێش لاحم نییە پێ خۆشحاڵم بەس ئەیرە دانیشتەجێ ئەیرە تۆ پێم بڵێ ئێستا لەکوێژی ئێستا من لە سلێمانیم پێم لە هەفتانە مانگانە چەند جارێتەوە بۆ ئێرە کۆرە پێم بکرێ هەموو مانگە 3 4 جاتێم و پێم خۆشە کەیتەوە بۆ ئێرە خۆشوێنتان هەیە الحەمدولillah گیان ماڵ و حاڵ و ئەوانەتان هەیە ئەمە هەمووی ماڵ و حاڵی خۆمانە کاگە عەلی زانێ باخی خۆمە هەمووی بەدەستی خۆم کردومە زۆر باشە تۆ مادام وایە با تۆزە لە قەدیمت لێ بپرسم بزانم قەدیم کە هاتوو لێرە چیتان کردووە وەڵای خەریکی زەراعەت بووین زرعات پەم و بستە و هەموو شتێکمان کردووە تەماتە و باعمە هەموو شتێکمان بووە پەموو زۆر جاران زۆر لەم شارە زورە زۆرێکرا پەموو ئیشێکی قورسە هەرە وەڵا هەرکی گران ئارە بەخ پاچە کۆڵێ ئاودێرانێ چنینی ئەوێ کرێکارمانەگەر خۆمان ئەمان کرد ئەیتر شتەکە ئەرکی بوو زۆر ئەو چنینی پەموو یەک جار کە چنرا تەواو بوو یا جاریا بە 2 جار بە 3 جار قۆزاقی پێ ئەما بوو تەقی کاتێکی ساڵی خۆش بایە هەمە هاتیینە ئەمە خۆمانەمان چنیەوە نەمانەدا بە کرێکار بەس ئەوڵ بەڕەکەی کە ئەمان چنی چارمان نەکرد خۆمان
ئەبایە کرێکار بیستنیایی باشە با بزانم بۆ خۆت لەو پەمووە سەرین و دۆشە کوشتیوە دروست کرد وەرە زۆرە وڵا ئەوەنە بڕێنە بۆ داینە هەموو ساڵ پێ 6 دۆشەکە ماکرد پشتی ماکرد بەشی خۆشمەدا زۆر بوو بەرچاومان ناهات با بزانم ئەی خواردن ئەو کاتە چی زۆر بوو خواردن چ جۆرە خواردنێک ئێوە زۆر گرنگی پێتان گرنجیان پێدا ئێمە بەنووسە ئەم ئێمەتە معلوم هەمووی هەروایە شارە زۆر چڵتوکمان هەبوو چڵتوک ئەکری ئاوای گشتی و ئامایان کردوایتەوە زیانەکەن هەرەکە بەشی خۆی ئیتر چڵتوکمان بوو تە دوایەوە سەر دەمە پاییز برنجمان لێ بەڕادوای ئەمان سن ئەو برنجەمان بۆ ناخوریاکوینە خۆم کوردیەکە ژیانی ئەو کاتە زۆر قورس بووە نییە بەڵام وازان خۆشیش بووە زۆر خۆش خەم نەبوو خەفەت نەبوو کەس چاوی لە کەسۆ نەبوو یتر سراحەت بوو هەرێکە لە ماڵ هەوشوبانی ژەم هەمووی چاوی لە یەکۆ بوو ئەم باخۆ باخاتە نەبوو وەختی خۆی داژان ئەی بنەبێ مەسلەی مناڵداری جاران ئافرەت بەڕاستی لە لادەیە ئیشی قورسیشە کرد و مناڵەبەریشە کرد ئێستا مناڵ هەمووی بە عملیاتە بێ لە خەستەخانە بێ و نازم هینی ئەوەی ڕێزمە وەکو برای گەورم وان خەڵگەونە لە ماڵا داهانیشە دوای ناڕەحەتە ئێمە ئەگەڕێی بەخوا بە سوانی بە ڕۆژۆ ئێوەش بڕم بە حاملەم چوون بۆ دەست پاچە کۆڵم کرە شەتڵم لێدا و دینی تووتن پاچە کۆڵم کردەوە ئیتر نانوچایم ڕۆژی سێزار ئاو و نانوچاییمان بر بە دەشت و هاتمەوە ئیتر خەڵک بە چۆن باش نابی هەمووی گەڕیانە جاران لەگەڵ پیاوانە پیا و چ زەحمەتێکیانە کێشا ژنانش هەمان زەحمەتیانە هاوشان بوو ژنان زەحمەتیان زیاتر بوو چونکە ماڵیشی ئەکرد و دەشتیشی ئەکرد باسی ئەو کۆچ و کۆچبارەت کرد ئێوە چوون بۆ کوێ لێرەوە کەی خەدیم بەڵم خەدیم قدیم هەر لە گرتی سەفا بوو ینی ئێوە هینتان نەبووە ینی بڵێن وەکو جافەکان بێن و بچن و ناوە ئەوەنداریمان نەکرد بەس وڵاخمان هەبووە بەزیتر ئەوسا شوێن بووی سەر شوێن نەما مانگایەکیشی بە ڕاگیر ناکرد دادا ئەمینە ئیشی لادێ زۆر ئەو کاتە چی زۆ قرس بوو بەس زستانی سراحەت بووی بارانە باری ئایتر لە مانگێستەوە مەینە دەستێدا خەڵک شەتڵی تووتینێدا کرد زەراعەتێ کرد پیازێ کرد بامی شتا کرا هەمووشە لە مانگی سێوە ئەو کاتە پیاوان هەموو ئیشێکیان بەبووە بە بازووی خۆیان بیکەن هەر لە گەنم چاندن و لە جووتکردن و دوایی ئەنجا دوورینەوە و خەرمان و ئەوانە باش ئەو کاتە خواردنی بە قووەت بۆەوەی کە سەپان بیخوات بە زۆری چیانە ئەو کاتە کاکە گشتی ڕۆنی کوردی بوو کەرەی بوو ماسوودۆی زۆر هەبوو ئیتر خەڵک احتیاجی نوع عیشتر نەبوو باشە دادا ئەمینە ماسوودۆ و کەرە ئەوانەتان لەکوێ بوو خۆ تەفی سەفاوەکو بیستومە زۆر حەزیان لە ئاژەڵداری نەبووە لەسەر مانگامان هەبووە بەڵێ مانگ گاگەلی هەبووم کاگەلێکی زۆری هەبوو مانگوە چۆن مانگای بووە دوانی بووە سیانی بووە یەکێکی بووە وە پێی دەسەڵات ئەچکە مناری هەبوو بە وڵاخیشی زۆر بووە تۆ دادا ئەمینە بەبیرت دێ مەسەرەن لە دیەکە ئاوا چەند پیاوێکی پیاوانەی تیا بووە قسە ڕۆشتوی تیا بووە کەسی ئاوا ناودارت لە بیرماوە ئاراوەڵا هەمووی ئەم دێمە هەمووی لە بیرە ئەمە حاجم سەفا بۆ حاجم شێوە حاجی مەحموو بۆ باوکی کاگا عەلی بە کاکە قاوەرە حاجی کەریم بووە حاجی برایم و حاجی عەلی بووە هەمووی پیاوی ماخول و پیاوی پیاوانە بوون قەدیم بزانم سڵح و سەلاحەت ئەو کاتە مەسەنە یەکێک عاجزیە بوو لەسەر نێوانی زەرعاتەکەی لەسەر چوزان لەسەر خەرمان و خەلە و نازم ئەمانە چۆن ئاشتیان نەکردنەوە وڵات بۆ بیرم بێ ئەو شەڕە نەبووە لەم دێمە نەبووە گشتی هەرێکە لەسەر ئەرزوو ئای خۆی خۆی ئیشی خۆی کردووە و گشتی خزم و خێشە ئێرە دادا ئەمینە پێم خۆشە لەوەش بپرسم بزانم خەڵک تا چەند ئەو کاتە پابند بوو دینداریە کرد و عیبادەتی خۆیە کرد مزگەوت لەگای ئەڵاوەک بە هەرچی پیا بە ڕایە کرد بۆ مزگەوت ژنیش لە ماڵە هەمووی بۆ خۆی ئەسا مزگەوت نەبوو بۆ ژن لێرە ڕەمەزان هەر تۆزە گەرم بێ ئەڵەن کاکە گەرمایە و ناژیرێ و قورسە و نازام چی ئەو کاتە لەم دەشتی شارە زورە وەکو ئێستاش نەبووە ئەم هەموو وەسایلە نەبووە ئەی چۆن بە ڕۆژوو بوون بەخوا بە ڕۆژ بخوا تا یانزەی مەڕۆ شەتولی تووتنم لێداوە بە ڕۆژوو بووم هەتا یانزەی مەڕۆ پاچە کۆڵم کردگەلەوەتە کاکە عەلی ئەزانێ ئەرزوو شتەکانمان پاچە کۆڵم کردووە بە ڕۆژم شەتڵم لێداوە بە ڕۆژم هاتمە تۆ لە ماڵایتر بۆ خۆم دانیشتم هیچ کەسێ قسەکەیشم بڕیت هیچ کەسێ لە مانگی ڕەمەزان و لە نوێژتەعاتە ئەم منتیقەیەمە گاڵتەی پێ نەکراوە آخر مەلای باششتان هەبوو دایمە گوندەکەم بەلای باش بەڵێ بەڵێ مامەسا مەلا نەجمەندی یادی بەخێر بێەوە چەند ساڵ من هاتم هەر لێرە بوو ماڵی لێرە بووە چەند ساڵ لێرە بۆتر مامەسایەکی عالم و دین بود هەرەوەڵە ئێستا باسی ئەوواکەنەڵە هەر مناڵەگە بێ تربێتی دەین و جا خێزانەکان ئەڵم کاکە با مناڵمان زۆر نەبێ و پێمان تربێت ناکرێ باشە ئەو کاتانە خێزانەکان گەورەش بوون جاری وا بوو
نەنک و باپیریش لەگەڵ هینەکانە مەسەن خەزوریش لەگەڵ ئەژیا و وەکو ئێستا ئەم هەموو ماسەڵە ئەم هەموو ماڵکاکە ئەم هەموو ژوورە نەبوو ئەم هەموو خانوەکە ئەوەنە گەورە نەبوو ئەی ئەو مناڵانە چۆن تربیە دەکران کۆرا تربیت مناڵ بە ماڵ کەوتووە بە دایک و باو کەوتووە ئەگە دایک و باوک دانیش مەڕۆن ڕۆڵە دەستمە بن بۆ ماڵی کەسو نەچن فلانشن عەزێتی خەڵکمەتە مناڵی وەگوێیە کردی ئەوسا کویستان نەبوو باشە دادا ئەمینە بزانین حەڵال خۆری ئەو کاتە چۆن بوو خەڵک لە هینە گەڕایەوە لە زیانی و لە ماڵی حرام ئەوانە ئەگەڕایەوە یعنی خەڵک زۆر حەڵال خۆر بوو کراکو پێشێنان وتیان هەموو شوێنێ باشی زۆرە شکر خراپی ژەرێژە چەند بێت چەقەڵ نات بەسمەوە تەبیعەتیان ئەو کاتە لەگەڵ خەڵکی ئەو کاتە زۆر حەزی لە حرام ئەوانە نەبوو هەر حەزێکرد هەمووی هەماچی هەیەی حەڵال بێ پاروی حرام نێنێتەوە بۆ خێزانە نسبەت ئەم دێ منە باڕێ گەشتم هیچی حەزی لە حرام نەبوو هەمووی ڕوو لەخوا بۆ لەخوا ئیتر خراپیش هەیە کوڕەکە دنیا هەرگەشتیار باش نابی شتێکی کە دادا ئەمینە تۆزێک بەبیر دێ بۆیە حەزەکەم زۆر بدوێنم ڕاستەکەی ئەویش ئەوە بوو جاروە هەبوو دراوسێ لەگەڵ دراوسێ زۆر پاک بوو کابرا سەفەریە کرد کابرا لە ماڵەوە نەبوو خەمی نەبوو ئەیگوت دراوسێم هەیە دراوسەی باشم هەیە تا چەند ئەو کاتە دراوسێتی زۆر ینی گرنگی پێدرا خەڵک لە خەمی یەکتریا بوو خەڵک زۆربەی خەڵک یارمەتی خەڵکێدا ئێستا بۆ نمونە منە چون بۆ دەشتە مناڵەکەم لە بێشکا بۆ دراوسەکەم بەخوا ئەو دراوسەکانە هاتن هەریانە گردیان بەر بۆ ماڵی خۆیان دەستم چانەشان تا دایکی تێتە با ناڕەحەت نەوێت لە بێشکەکە ئەوسا بێشکا بۆ کویستان نەبوو تێگە خوانێ بڕام یەکی ماڵی شەش حەو مناڵدا مناڵیەوە خێو کردگە ئەڵەمە گیانی نەگەی مناڵیشمان بەخوا چەند مناڵم بۆ مناڵێکم لە خەسەخانە نەخەواندووە نەمبردە مەر پەتا ئێشتێ زستانان حتا حەب نامان نەخۆش نەبووە هاین بووە ئاو هەوای باش بووە وەکوی سا بەڵێ شارە زورنایی بەخۆیە گەرمە نەمانە بردە دەرەوە تا گەورە نەبووایی نەمانە گەڕان هەر لە ماڵە بووین ئەرکمان بوو نەمانە پرژا بچین بۆ ئەم لەولا خزمەتی مناڵیشمانە کرد نانمانە کرد بەشکەمانەژەن کاکە ماڭامانە دۆشی هەموو شتێکە کرا ئێستایەتە هیچ نەماوەتەوە کاک محەممەد ئەمێ لە مناڵی و مێر منداڵی و گەنجایەتی بپرسم بزانم لەم تەپی سەفایە بووی بەڵێ قوربانە ساڵی 1956 لەلایەک بووم لە گوتی تەپی سەفا کاک مستەفا با لە ڕووی خان و بەرەو ئەوانە بپرسم وەخت ئێستا هەمووی کۆنکرێتە ئەو کاتە چی بوو قوربان ئەو کاتە هەمووی خشتی قڕ و دار و زەل و سەری بەزەر سەری زەل و ئەوکەی تشی بە خشتی قڕوە بەڵێ دیوارەکەی خشتی قڕ بوو قاڵب بوو قاڵب خشتی قڕ بوو لە دار جیا و زەرەخیاسەی و خۆڕەبان نەکریا کاک محەممەد تەنانەت لە لادەیە کرێکار ناگیرە هەر خەڵک بە هەرەوەزی شێکرد بزان لێرە ژوا بوو زۆریشی خۆی ئیشێکرد هەر هەتوانێ بۆ کرد هەنجا هەرەزویشە کردیا کرێکارە گیریا و گڵەجاری هاتن منتیقەی گڵەجاریدا کرێکاریان نەکرد بابزانم تۆ کرێکاری فەلاحەتی چی لە تەپی سەفا کرد وەڵا خوڵا من 2 ساڵ فەلاحەتیم کردە کرێکاری نازانم چییە لە ژیانما خەریکی چەکدارم تا ئێستا هەر چەکدارم چەکدار لە ساڵی چەندەوە چەکداری ئەوەی ئەوەزە پاک ڕیش بدەن نەکەس تا ئێستا چەکدارم پیکێتی بووم پارتی بووم بابزانین لە چەکداریش بۆ خۆی جاری وایە ئەزمونێکە و قوتابخانەیەەکە بابزانم چەندێک گەڕاوی وەڵا قوربان یان ئەم شاخانە تۆ ئەیبیدی کوردستان هەمووی تا بادینان من چوم شڕم تیاکرۆ تیا گەڕاوم تفەنگەکەی تۆ هەر ڕووی لە دوژمن بۆ تەقی لە دوژمن کردو یاخود لە ناوخۆشی کردو وەڵا قوربان ناوخۆشم کردووە ئەی بابزانم هیچ جارێک بریندار بووی بەرامبەرت بریندار کردو خۆ باسی کوشت ناوێرم باسی کوشتن ناکەم بەس باسی برینداریەکەم بزانم بۆ خۆت بریندار بووی بەرامبەریش کەس بریندارت کردو وەڵی بن و خۆم بریندار بووم لە شاخی کوڕەجێر بەڵام کەس نازانم کەتم بریندار کرد کوشتەوە ئەویان من لەخوا ئەیزاری من نازانم ئەی بابزانم کوردستان چه شاخێکی زۆر سەختە وەڵا کوڕە کاژاو سەختە سووریا سەختە ئاوەسپی قەراغ یعنی تا ئێستا شەر پێشمەرگەی بەڵێ تا ئێستا پێشمەرگەم باشە پێشمەرگاتی جاران یعنی شتی ئەندازەیەک دیار بوو ئەوە پێشمەرگە بوو ئەوە دوژمن هەبوو دوژمنێکی دیاریکراوە هەبوو پێشمەرگاتی ئێستا ینی جگە لە سنوورەکانی هەرێمی کوردستان چیتری گرنگ هەیە بیکەن وەڵی هەموو شتێک هەیە بیکەن ئەگەر پێشمەرگە بێ ئەیکا هەموو شتێکەکە بابزانم دەوامی ئەوە هەفتانەیە نازام چییە وەڵا تا داوام بوو سات خانوشین کراوم ئەیسا حالیان خانوشین کراوم تا داوامم بوو پێش ڕۆژێرا و پێش ڕۆژ داوام یا دەنەماڕ و پێش ڕۆژ داوام بوو ماوە بابزانم پلەی سەربازی تا چەندێ بڕیوە تا مەقەدەمی بڕیمە ینی تۆ بە مقەدەم خانە نشینی بەڵێ ئێستا من مەقەدەم خانوشین کراوم زۆر باشە
تۆ مادام پێشمەرگایەتت کردو و ڕەنجت داوە هەستەکەی شکر بەرووبوومەکەمان خوار ئەو ڕەنجە ئێوەداتان ئەو ماندووبوونی ئێوەدا کردن حەمد و سەنا بۆ خوا ئازارمەستا من 100 ساڵە فەلاح بوو کاتیم کردو بۆ خۆم ژیانی خۆم پێگەێناوە لەخوا بەجا بێ احتیاجی کەس نیم خوا نەبێ تۆ هیچ فەلاحەتی و کشت و کاڵوشت ناکەیت و لە لادێشی ینی لادێ ئەوەی خۆشەلانی کەم ینی تۆزە فەلاحەتی بکەیت تۆزە دەخڵ و دام بکەیت وەڵا قوربان کردنەوە بە دنیا باخم هەیەتە خۆمە شۆڕەکەم پێیوە باخ چیت هەیە چ دەرختێکت هەیە وەڵا هەنارە و هەروژە و خۆخە و هەنجیرە تێکەڵم کردووە ملیەکە باشە ئەی ئەم شارە زورە بۆ چ درختێ زۆر باشە وەڵا حەمد و سەنا بۆ خوا شازور بۆ هەموو درەختێ باشە و هەموو درەخت هیچی تیا شێک نییە کە تیا دەبێت تو تەمەنێکت هەیە خۆ جاران باخیان ناکرد ئەم دەشتی تۆ بینی دەشتی کارکی بە کاچی بوو بۆ جاران باخیان ناکرد وەڵای قوڵا خۆ من زووخمەوەتەوە کاتی خۆی ئێمە عەقڵمان زۆر باش نەبوو هەمووی ئەو لە بناری هەورامان و ترێ و هەنار و شیان هەڵیان داوە ئێمەوە گەرمیسا خۆمان ئێمامان بڕوومەکەی خۆی نەمانزانانی و کاتە بکەی سایکی باسی ئەو هەورامانەشت کرد تا چەند ئەم منتقێژ لەگەڵ هەورامانە ئەو هەمووی بناری هەورامان هەمووی دیارە تا چەند مەسەرەن تێکەڵیتان هەیە تێکەڵی عرف و عادەت و ژن و ژن خوازی ئەوان وەڵام من خۆمێکیان داوای هەورامین یەکەی لەگەڵ برادرانی هەورامیشە زۆر تێکەڵیم هەیە و زۆر سال چاکشن لەگەڵما ئەی تۆ پێم بڵێ هەورامیە زانی بەشی خۆم ئەزانم بەشی خۆم ئەزانم زاوای هەورامی بێ خێزانت هەورامی بێ یعنی چۆن بەشی هەر بەشی خۆت بزانێ بە بەشی خەڵکیش بزانێ هەر بەشی خۆم ئەزانم ئەوە نەزانم قسە بکەم تێگەم و جوابشانە دەمەوە من ئەو نەزانم باشە خاسەنی لەگەڵ خاسێندی جیاوازەکان ینی تۆ خەچۆنی خاستن دیاری جماع چۆن ئەمە بەسم چییە مە بەسم ئەوەیە سیغەیەکەیە ئافرەت و پیا و جاکە ئەوە نازانەوە ئەو شە فەرقی ئافرەت و جیژن هەیە ئافرەت و پیا و هەیە لە مەرحەبای چۆنی چاکە کاک محەممەد ئەگەر ئەو ژیانەی کە بەڕێت کردووە لە زۆربەی ڕاستی بی بەس شتێک هەبێ ناوی پەشیمانی بێ لە چی پەشیمانی حەمد و سەنا بۆ خۆرەی پەشیمانیم لە هیچ پرسیارێکی قورسەکە مێستا وەڵاهی پەشیمانیم ئەی شەڕی ناوخۆ پەشیمانیم کردمە جاخۆ شەویستان ئەمڕۆ لە تەپی سەفا یەکێک لەو دیاردە تایبەتانەی کە بینیم ئەویش ئەوەیە زۆری نێوانەی کە مەقابەلەیانەکەم ناویان کاکە حەمەیە جەنابی شەر کاکە حەمەیە بەڵێ خی گەورە مەحفوظەکە یاخوا جا تەمان وەختی خۆی لە خۆشەویستی محەممەد کوتانە حەمەجیان یا کاکە حەمە باشە بابزانم تۆ باوکت یا دایکت ناوی ئەگەر خۆت بزانی بیرت بێ واللهی باوکو دایک من ناوی نیام و چونە دەرێ خزمەتی شێخ عوسمان لەیتر ئەو تێتی ناوی بن محەممەد زۆر باشە کاک محەممەد تۆ لەم تەپی سەفایە مەبەستم تەپی سەفا تەمان ئەم تەپی سەفای سەرووە تازەترە بەنسبەت تەپی سەفای خوار و باشە تۆ لە تەپی سەفای لەدایک بووی نا من لە شەشێک لەدایک بوو شەشێک بەخواشتی بینێکی وان نییە وانە پێش دەقڕێ باشە گەنجایەتی و مێرمەداڵی لەم ناوچە بووە بەڵێ لە چلەکان و هاتینە تێرا کاتن لێرە پرسیاری ئەوم کرد خانوتان چۆن بنیان ناوە خانوەکەتان ئێستا خانوو کۆنکرێتە ئەو کاتە چی بوو ئەو کاتە خشت و قڕ بووە و دار و زەل و دابەرە پۆشی و تر ئاوا بوو گەنجی ئەو کاتە مێرمەداڵی ئەو کاتە ئەوە چیان بکردایە ینی ئیش و کاریان چی بوو لێرە وڵای تر گەنجی ئەو کاتە هەمی فەلاحەت وە لە پەموو لە تووتن و گۆل بڕین و پاچە کۆڵە و ئەو نەوە ئەشتانە بوو باسی گۆل بڕینت کرد چەتۆڵ لێرە زۆرەکرا بەسم هێنە برنج و ئەواناکرا بەڵێ زۆر زۆر ئەرە وەڵا زۆر برنجی شارە زۆر نەوعەتێکی باش بوو وڵی زۆر چاک و خوانەی بڕێ زۆر باش برنج ئەو کات برنج ئەو کاتە ماشەڵە کە لەیانەنا چی دراوسێ و گەڕەک هەمووی بۆنی بوو ئێستا و برنجە بۆ نەماوە واللهی نەماوێتە ئەو کاتە و کاتی خۆی ویسا و برجە هەمی نەماوە بابزانم ئەو زەحمەتیانی کە لێرە جەنابەت چێشتوتە چی بووە زانی چۆن ینی چ ئیشێک زۆر زەحمەت بوو چی ئیشێک زۆر ناڕەحەت بوو حتەکە و ناڕەحەتیەکەیتر ناڕەحەتیمانەیە بینە خەریکی پەموو و تووتن و گۆل بڕین و گەڵاشکێن و ئەو ئەشتانە بووین ناخۆشترین ئیش وازانم تووتن بووانە ئەرە وڵا ناخۆشترین ئەرە وڵا ئەو بوو لە ناو تووتنە چ جۆرە ینی
مەسەلەن بۆن منە گەڵاشکێن و نازانم پێوەکردن و لە چاڵنان و لە سنووقنان و نازانمە کامان ئەزنان و چی ئیشێکی زۆر ناخۆش بوو توتن توتن بەخواگە ڕاستی گەرەکە هەمیانە ناخۆش بوو ئارە بەخۆ لە سا چەنی ئەو کاتە خەڵک جگەرە چێش بوو سیخاریە چێشە چونکە خەڵک زۆر سەرۆکاری لەگەڵ توتنە هەبوو بەخوا لە سەڵ بێژم پەنجای زیاتر تۆ بۆ خۆ سیخارە چێشاوە ئەرە وەڵا بەس وازە لێناوە حتممە نەوەڵی ئیسا شەڕی خۆم لە پەنجاکان و تا ئیسای خۆ وەڵا خەبات زۆرە لەگەڵ جگەرەیە ئەرە بەخوا چەند جۆر جگەرە تاقی کردوەوە بەخوا چی جگە هااتێ هەر لە سیغارەوە نەوعەکانی غازی بوو تورکی بوو نازانم زۆر و نەوعەکانی هەمە عادەتێکە بوو ئەو کاتە عادەتێکی باش نەبوو جەژنان قامیشی زەل بوو نازەم چی بوو هەبوو توت هێنا دانەگرتەوە و هینانە کرد لە جەژنە ئاژێڕاوەکو چۆن دەقڵیانە جارڕ لێرە شووە باو بەڵێ باو زۆربەی خەڵک لە ئەوانەوە تووشی جگەرەی خەڵک لە گشتی لەوە تووشی بوو ئەگەر خوا تەمەنت باتەوە دەگەڕێتەوە بۆ ئەو تەمەنێک کە زەحمەتت چاششاو لەم تەپی سەفا و دەشی شارە زورەیە دێ خەڵ تازێ گەڕێتەوە لە تەمە ئەمە بەسمان خۆ پرسیارەکە ئەزانی چۆنە پرسیارێکی هین نییە زۆر منتیقی نییە بەڵام ئەڵێن ئەو زەحمەتە قوبوڵەکەیتەوە جارێککە چێرە وەڵا هەر قوبوڵە چی بکە فەلاحەت و هەرچێ بیە خۆ لێ ڕازوێت و کردەوەی خۆ و جوانوێت و لەڵە بڕێو لە گەنجیا لەگەڵ دینداریا چۆن بووی هەر باشم لەخوا بەزیاوی هەر باش لەخوا بەزیاوی ینی بەبیرت دێ لەکەوە دەست کردو بە نوێشکردن بەخوا لە زووە بەخوا نوێژەکە ئەرە بەخوا لە زووە جاران گەنجی زوو کەم دیانەت بوو بە کوردەکە کەم و ئەوە ئیشەکە بوو ینی مەجای ئەوەی شتێ لە بەخۆ بەڵێ خۆشەویستان لە گوندە جوانەکەی تەپی سەفای سەرو لەم شوێنە دڵگیرەیە کە دەیبینن بەجێتانەیەڵین هەتاکو بەرنمەیەکی دیکە و جێگەیەکی دیکەی کوردستان هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ